بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على شفيعنا محمد رسول الله صلى الله تعالى عليه وسلم وعلى آله وأصحابه أجمعين. والسلام عليكم ورحمة الله وبركاته. دیارە ئەوانەی ئێمە لە خزمەت جەنابتان ئینشاءالله تعالى پێشکەشی دەکەین وانەی علمی ئوسولی فقه لە کتابێک بە ناونیشانی تەلخیص الوەجیزەین. ئەو تەلخیص الوەجیزەینە ئەوە بەخۆی لە ئەسڵەوە دوو کتێبە، دوو کتێبمان هەیە بە ناوی الوەجیز فی ئوسول الفقه. یەکێکیان مامۆستا عەبدولکەریم زێدانە، یە دووەمینیشیان مامۆستا دکتۆر وەهبەت زوحەیلیە ڕەحمەتی خوان لەسەر بێ. هەردووشیان وەفاتیان کردووە لەو ماوە ئەخیرانە. هۆکاری نووسینی ئەو کتێبەیە وەکو مامۆستا فەرمووی کە زیاتر باز بکەین. دیارە من چەند ساڵێک خوای گەورەوە قسمەتی کرد هەندێک وانە بلێمەوە لە پەیمانگای پێشنیێژ و تارخوێنان. ئەو وانەی کە دەشم گۆتەوە وانەی علمی ئوسولی فقه بوو، منهەجەکەی کە با بڵێن مقەڕەریش بوو لەو پەیمانگا سەردەمەشیان یان ماوەیەک ئەو وەجیزەی مامۆستا وەهبەت زوحەیلی بوو. دوای ئەوە گۆڕا بە وەجیزی مامۆستا عەبدولکەریم زێدان. دوای ئەو چەند ساڵەی کە ئەو دوو کتابە من گۆتەوە، بەڕاستی بەشەر هەروایە بەڕێزان، یعنی هەر شتێک دەنووسی، هەر شتێک مەسەل تۆمار دەکا، لەوانەیە بەشەر ناقوستان خوای پەروەردیگار دروستی کردووە. زانایان دەڵێن لەبەر دوو هۆکار، یەکەشیان ئەوەیە دائیمەن ئینسان تا هەست بکە بەوەی کەوا فەقیرە بەرامبەر بەخوا. یا ئەیوهە الناس ئەنتم الفقراء إلى الله والله هو الغني الحميد. دائما بۆ ئەو هەستەما لە دروستبی ئێمە کەم و کورتیمان زۆرە، ناقوستانی فەقیرین، پێویستمان بە غەنیون عن العالەمینە کە الله جل جلاله. خالی دووەمین بۆ ئەوەیە تاوەکو ئێمە ئەو ناقوستانیانەی یەکتر پڕ بکەینەوە. ئەتو لە بوارێک باشی، مسلمانێکی دی لە بوارێکی تر باشترە، من لە بوارێک باشترم. بەو شێوازە من خۆم کە تەمەشای ئەو دوو کتێبەم کرد، هەندێک ئیجابیاتی زۆر، طبعا هەردووشیان ئیجابیاتیان یەکجا زۆرە، سلبیات زۆر کەمە، بەڵام هەستم کرد مەسەل با بڵێم شێوازی نووسینی ئەو کتێبە لە هەندە ڕووەوە جوانترە لە کتێبەکەی تر. بیرۆکەکم بۆ هات، وتم باشە بۆ ئەو دوو کتێبەی لێک نەدەم، هەردووشیان کورد بکەمەوە بە شێوازە کە با بڵێم ئیجابیاتی لەو کتێبەی هەیە، ئەوەی لەو کتابەشەیە هەردووشیان لێک بدەم بەو زانستە متەوازعەی خۆم کە هەمە. دوای ئەوە کە لێکم داوە کورتتریش دەربچی بۆ ئەوە تەڵەبەی عیلم بە تایبەتی لە قۆناغی سەرەتاییەکان کە علمی ئوسولی فقه بخوێنی زیاتر سوودی لێ وەربگری. لەبەرەوە ناویم لێنا تەلخیص الوەجیزەین، یعنی کورتکرایەوەی هەردوو وەجیزان. مەبەستمان لە هەردوو وەجیزان وەجیزی مامۆستا عەبدولکەریم زێدان و مامۆستا وەهبەت زوحەیلی، کەواتە لە حەقیقەت و ڕاستیدا ئەو کتێبەیە من نییە، يعني مجرد أمان بخوام بس ليكم دايو تو هيك دينيا نقلة هاي أو دو كتابة نقل مكردية ولا أنا لهند زيجان هذا شتي خوم كم إضافة كردي بي يعني لهند شوينا لو أنا هند سرتاوي دي كم بكارينا بك هستم كردي بي بيوستا أجرنا زياتر أو علم بابتا بسود وقازان زي كلنا أو كتابة فصل كذا قريتها بو أو دو ما مستا جورو برزا خويورا عفوا بكات. وانەی ئەو ڕۆمان بەڕێزان ئینشاءڵڵا وەکو پێشەشی و مقدمە دەبی دۆچونە ناو بابەتەکە، لەوانەکانی تر دەچنە ناو خودی بابەتی علمی ئوسولی فقه. ئەگەر تەمەشا بکەین طبعا علمی ئوسولی فقه کە دەگوترێ ئوسول الفقهی، دیارە لە دوو شە پێکاتیە. ئوسول یعنی وەکو بنسینە و ئەسڵ، فقهیش دارە بابەتە فقهیەکەیە. کەوابی دەتوانم بڵێم لە عینوانەکە لە بۆمان دەردەکەوی علمی فقه و ئوسول پەیوەندیان بەیەکدی وایە، ئەو دوو عیلمە تەواوکەری یەکدین. بەڵام پێش ئەوە بینە ناو تەواوکەری ئەو دوو عیلمە، ئێمە لای جەنابتان معلومە کە مسلمانین، واجبە لە سەرمان پابەند بین بە شەریعەتی خوای پەروەردیگار. شەریعەتی خوای گەورەش بریتیە لە وەحی. زانایان دەڵێن ئەو وەحی کە دابەزیتە سەر پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە بریتیە لە قورئان بە پلەی یەکەم و سنەتی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام بالواسطە کە بەڕێگای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام باز دەکرێت، بەڵام ئەویش هەر وەحیە وما ينطق عن الهوى إن هو إلا وحي يوحى. سێ جۆرە حکم لە خۆ
ئەو حکمەی یەکەم حکمەکان کە پەیوەندی بە بیر و باوەڕ و عەقیدەوەیە. ئەوە بەشی یەکەم. بەشی دووەمین پێی دەگوترێت ئەلئەحکام ئەلئەخلاقیە کە پەیوەستی بە ڕەوشت و تەسکیەوەیە. حکمی سێمیان حکمەکانی تریش پێی دەگوترێت ئەلئەحکام ئەلعەمەلیە، ئەو کارانەیە کە ئینسان لە ژیانی ڕۆژانەی خۆی ئەنجام دەدا. طبعا علمی ئوسولی فقه پەیوەندی بە ئەحکامی ئیعتیقادی وە نییە، پەیوەندیشی بە ئەحکامی ئەخلاقی ژوە نییە، بەڵکو پەیوەندی بە ئەحکامی عەمەلی وەیە. بەڵام ئەوەی یاسا و شەریعەتی خوای گەورە زیاد دەکاتەوە لە یاسا و قانونە دنیاییەکان، ڕاستە وەکو ئیختیساس ئەوە سێ حکمی جیاوازە، بەڵام هەر یەک لەو حکمانە سبحان الله پەیوەندیان بەویترۆیە، هەمووی تەواوکەری یەکدینە. یاسا پەیوەندی بە ئەخلاقوە نییە، پەیوەندی بە بیر و باوەڕ و عەقیدەوە نییە، بەڵام لە لای ئێمەی موسڵمانان ئەو شەریعەتیان ئەو حکم عەمەلیانە ئایا عیبادات بی وەکو نوێژ و ڕۆژی و زەکات و حەج، یان معاملات بی وەکو کڕین و فرۆشتین و میرات و نیکاح و تەلاق، ئەو شتە عەمەلیانەش بی هەمووی هەڵقولاوی بیر و باوەڕ و عەقیدەشی جوان و سەلیمە. یعنی وەکو یاسا نییە، یاسا بە تۆ بسپێت دەکا، بەڵام ئەو نا، ئەو بە ناسینی خوا کاتێک تو خواد ناسی دەزانی الله جل جلاله ئەو حکمەی بۆ تو داناوە، قەناعەتت پێ هات لە ناخەوە. هەل لەبەر ڕۆژ دائیمەن عەقیدە پێش عەمەل تێ، پێش ئیسلام تێ، ئیمان پێش ئیسلامە، دەوری مەکە پێش دەوری مەدینەیە، ئەو ئەحکامی ئەعتیقادی دەخوێنرێ. لەبەرەوە بۆ ئەوە خوا ئاگادارمان دەکاتەوە جل جلاله، دەڵێ وەکو ئیختیساس ئەوە سێ عیلمە، سێ حکمە، بەڵام لە حەقیقەتدا هەرسێک پەیوەندی بە یەکدی وەیە. سبحان الله خوای گەورە لە نیو ئاەتی یەکەم ئاەتی سوورەی مائیدە هەرسێ حکمی پێکەوە باس کردیە. رب العالمین دەفەرمێ یا ئەیها الذین آمنوا أوفوا بالعقود، یا ئەیها الذین آمنوا أوفوا بالعقود. آمنوا ئاوە عەقیدەیە، أوفوا يعني الوفاء بالعقود أو أخلاقا، بالعقود قريبستكان أوش فقها أوش أحكام عملية كان، يعني الراسة وكو اختصاص كذا خوني لك زيادة كينوا، بلام كاتكوا لجيان الرجان خومن زيادة كين مسلمان كاتك دليل من نيوش دكم، كاتك دليل من معاملة دكم، أو معاملة هالقلابي بيرو باورو أخلاقيتي، هذا برا وش حرام ناخوا تەماشا دەکەین شتێک دەکات موافقی شەریعەتی خوابی، لە عینی کاتە بەڕەوشت و ئەخلاقەشی زۆر بەرز و جوان معاملەکەی دەکات، غەژ ناکات، درۆ ناکات، متەواضعە، یعنی تەماشا دەکەین هەمووی پێکەوە بەسرایتەوە. کەوابی بەڕێزان ئەو بابەتەی ئێمە لە خزمەت جەنابتان دەخوێنین بەشی سێمەکەیە کە پێی دەگوترێ ئەلئەحکام ئەلعەمەلیە. جا ئەو حکمە عەمەلیانە دوو جۆرە وەکو باسمان کرد، یان ئەوەیە نێوان ئینسان و خوای پەروەردیگار ڕێک دەکات کە پێی دەگوترێ عیبادات، یاخود نێوان ئینسانەکان ڕێک دەکات بە هەندە یاسای خوای پەروەردیگار، بە هەندە ئەحکامە شەرعی کە پێی دەگوترێ معاملات. جا ئەو حکمە عەمەلیانە کە لە ژیانی ڕۆژانەی خۆمان جێبەجێ دەکەین هەمووی پێکەوە پێی دەگوترێ فقه. يعني أو فقه تسيا فقه حتى بيناسكشي تسيا راس للروي لغوية الفهم الدقيق للشيء، يعني تيجيشتشي ورد لهر بابتك بيدوتري فقه، بلام للروي اصطلاحية بيناسية ويا الأحكام الشرعية العملية المكتسبة من الأدلة التفصيلية. فقه أو حكم الشرعية عمليانية كالجياني خمر رجانا أنزامي ددين المكتسبة من الأدلة التفصيلية، كهر حكم لو حكمانا ورد جيرين لبلغشي تفصيلي. بلغي تفصيلي مقصدي سيا، يعني أو بلغة كدرباري نيوجا، أو بلغة كدرباري زكاة، أو بلغة كدرباري إجارة، أو بلغة كدرباري ميراتا. يا أيها الذين أقيموا الصلاة وآتوا الزكاة، تمشادكين لو بلغة جزئيانا فقه ورد جيري باشا أدي أصول بوسية كوابي، يعني أو قطمان لا عمليك فقه ديك أصول بوسية برزان أصول علم شيء يقزار مهمة أو بنايته ولا برسامنا أو بنايته فقه أو زي بذكرنا كسودي اللي وردقرين لا عمليك أو كهرباء أو جسرية أو اشتاني كوادان راية أو فقه أو لا عمليك بلان بيش أو لا عملية یک ئینسانە کە نادیارە بەڵام ئیشێوی زۆر لەوەی گرنگترە ئەگەر ئەو نەبی ئەستا ئەو بینایەتە دەڕوخێ
ئەویش پێ دەوترێت ئەندازیار. پێش ئەوەی ئەو بینایەتە بکرێ، ئەو دینگەیە تەمەشا دەکەین ئێستا نزیکەی نێوانی دەمەترا، هەر ئەوهادە لە جار دەتوانی بێت دابنێت و خلاص و هەندێک دار دابنێ ناو دەڕوخێ. ئەوە ئەندازیارێک هەیە پتێت تەسمیمێک دەکا ئەو جسرا پێویستی بە چەند کەلشیشە، زۆری شیشەکان، ئەو بینایەتە چەند تابقە، هێزەکەی چەندە، لە بەرگێرەی ئەو شتەیە تێ نەخشەی دادەنێ. جا ئەو کرێکار و وەستا و عەمەلانەی دوای ئەو تێن، جا تەبان ئەندازیاری زۆرە، ئەو کارەبایە ئەندازیاری خۆی هەیە، ئەو بینایەتە ئەندازیاری خۆی هەیە، بەشێک بینایەتەکە بەشی میکانیەکەکە ئەندازیاری خۆیە. بە هەر حاڵ ئەندازیار سوودی چییە؟ ئەندازیار سوودی ئەوەیە ئەو کاتەی ئەوانەی تێن کارەکەی بە عەمەلی ئەنجام دەدەن بۆ ئەومە سوودی لێوەرگرین، ئەگەر بە ژێرەی خەریتەی ئەندازیارەکە بڕۆن، ئەوە ئەو بینایەتە، ئەو کارگەیە، ئەو سارەیە سوود و قازانجی دەبی. بەڵام ئەگەر لەسەر بنسینە و بنەما و قاعیدەیە خەریتەی ئەندازیارێکە نەڕۆن، لە ئەنجام و نەتیجە موسیبەت دروست دەبی. ڕێک علمی ئوسولی فقیش ئەوەیە بەڕێز. علمی ئوسولی فقه زانایان تەمەشایان کردیە، ئێمە ئەگەر هەروها ڕاستەوخۆ بچنە ناو قورئان و حەدیث کە دوو سەرچاوە سەرەکیەکەمانن، ئەگەر زۆر زیرەک نەبی و زۆر شارەزا نەبی، لەوانەیە بە زاهری لە هەندێک جێگان هەندە ئایەتان ببینی هەردش بەیەکە، لە شوێنێک دەلێ ئەوە، لە شوێنێکی تر دەلێ ئەوە، لە حەدیثێک مەسەل لەگەڵ ئایەتێک تەمەشا دەکەی دش بەیەکە، ئایا چۆن لێشی دەدەی؟ ئایا ئەوەی جێبەجێ دەکەی یان ئەوەی جێبەجێ دەکەی؟ لێرە عوڵەمای ئوسولی فقه هاتینە، گوتیتیان دەبێت ئێمە هەندێک زەوابط و قەواعید دابنین بۆ ئەوەی کەوا بیەوێ بشتە ناو ئەو دوو سەرچاوەیە تاوەکو تووشی هەلە نەبی لە بڕیاردان، لە حکومدان، حرام نەکات بە حەلال، حەلال نەکات بە حەرام، ئێمە دەبی ئەو یاسا و قانونانە لە بۆ دابنین. اینجا ئەگەر فەقیه بە ژێرەی ئەو یاسا و قەواعیدە ئوسولیانە چوو ناو کتاب و سونە، ئەوە بڕیارەکەی دروست و ڕاست دەبی. بەڵام ئەگەر وهاتوو بە پێی ئەو زەوابط و قەواعیدە ئوسولیەکە نەچوو ناو کتاب و سونە، بەداخەوە وەکو ئێستا هەیە، لەخوا هەر یەکە و هیچ ئاگاداری بە عیلمەک نییە و ئایەتێک لە جێگایەک دەینی و تەواو شەرح دەکا قاتلوا المشركين كافة كما يقاتلونكم كافة. دەخوا ئایەتە ئێستا وا تێبگەی ئەوەیە بەرامبەر بە تو دەلێ ئەوە ئیرهابیە، ئەوە ئایەتێتوە و قورئانێتوە و نالێ ئەوە کەی دابەزیە، چۆن دابەزیە، پەیوەندی بەچوەیە، نا، هەر یەکسەرەوە ئایەتەکە قورئان نییە با قورئانە، ئێکاتە مشریکێیە، ئێوەمە هەموو مەسیحی دەگرتەوە، جوولەکە بگرتەوە، با بڵێم یەزیدی بگرتەوە، هەرچی مسلمان نەبیەوە کاتە بڕۆ هەر ڕاز لێ بکوژە. ئایا وایە؟ کەوابی بەڕێزان قورئان و سونە کە من لەگەڵ ڕێزم لە بۆ زۆر جاران زۆر برادەر دەڵێن کاکە من دەست بە ناو کتاب و سونە، من تو ناتوانم بچم ناو کتاب و سونە. کتاب و سونە ئیشی مجتەهیدیە. ئەگەر ئینسان نەگاتە پلەی ئیجتیهاد، ئەگەر ئادەگاداری بەو زەوابط و قەواعیدانە نەبی، لەوانەیە لە هەندێک شتی بەسیط دەتوانین هەممان دەزانی سادەی، هەم کەس دەزانی وایە غەیبەت نەکەی، غەیبەت خراپە نەکەوتەوە، نەزەر نەکە خراپەتەوە. بەڵام ئەدێگەر وات و ئایەتەکان وا نەبوو، خوای گەورە باسی عیددەی ئافرەت دەکات. چ دەفەرمێ؟ والمطلقات يتربصن بأنفسهن ثلاثة قروء. باشە لایشی خوای گەورە دەفەرمێ وأولاة الأحمال أجلهن يضعن حملهن. من بەجێی کامەی بکەین؟ بەجێ ئەوەی بکەین ئافرەتە کە تەلاق درا و حەملی هەبوو ڕاوەسی تا حەملی دابنێ، یان بەجێرە ئەوەی بکەین بڵێن والمطلقات كوا اسم ألف لام هاتيتا سري وكا دوال ألفاظ الجمع دخونين ألفاظ الجمع دلالة لسر عموم ددا، عموم جاني همو يدقرتوا كواتا همو مطلقة كان دقرتوا، حملي هبيان حملي نبي كواتا بزاريقة مشاوات يمكن تجبيك أو آفرتي حملي بور راوسيه تا حملة كيدان عديتوا ودبي الشوكاتوا يان دبي سي قرآن دابنش أو وكو مثال وكو نمنا لبرو من دلهم إنسان هتا علمي أصولي فقه نخوني بالراسي هم للايكوا زور بابلم شارزا نابي
لە شریعەتی خوا بەتایبەتی لە بەشە عەمەلیەکان هەم لەلایەکەوە زۆر بە جورئەت دەبی خۆ تووشی گوناحی زۆر گەورە دەکات هەر ڕاستەوە قسان دەکات و نازانی مەسەلە شتیە لەبەرەوە عیلمی ئوسوول وەکوو نەخشەی ئەندازیاریە لە بۆ کرێکار لە بۆ وەستا لە بۆ بەننا ئەوە شەروایە زا طبعا لەبەرەوەش چ دەڵێ عیلمی ئوسوول پێناسەکەی چییە ئوسوول خۆی لە خۆیانی ئەساس یعنی قاعیدە ئەو بینایەتە لەسەر ئەو ئەساسە ڕاوەستایە ئەدەبی ئەو ئەساسە ئەساسشی بەهێز و بەقووەت بی تا بینایەتەکە نەڕخێ لە ڕووی ئیصطلاحیەوەش ئوسوول چییە العلم بالقواعد والأدلة الإجمالية التي يتوصل بها بواسطتها الفقيه إلى استنباط الفقه هذا مشاكل شاعر زابون خو آشنا كردن بهندق ياسا ورسا وقواعد هندق بلغي إجمالي كبرقاي أو ياسا ورسا وقانونانا فقيه كإيشي عمليكيا دلين نيوش وهابكا وهاب الرجيبة وزكاة بدا أو معاملة جائزة أو جائز نية بلان بيشتر بيش أو يقصان بكا سودي لا ياسا أصوليكا ورقرتيا بەپێی یاسای ئوسوولیەکە چیتە ناو کتاب و سوننا ئینجا ئەو بڕیارانەی دەرینایە دوای ئینشاءڵڵا بە عەمەلی ئەوەی تەطبیق دەکەین ئەو کات لە بۆمان دەردەکەوی علمی ئوسوول علمێکی چەند گرینگە چەند مهمە کەواتە علمی ئوسوول پارێزەرە سەمامی ئەمانە بۆ هەڵخلیسکاندنی فەقیه لە کاتی بڕیاردان لە کاتی فتوادان ئەگەر ئاگاداریت بەوە بوو فتوایەکە دروست و ڕاست دەبی کەواتە ئەو دوو عیلمە بەڕێزان تەواوکەیری یەکدین علمی یەکەم کە ئوسوولی فەقە دەتوانین بڵێن ئەندازیار دەتوانین بڵێن وەکو یاسا و قانونی دستوری کە عادەتەن لە پەرلەمان شتیوا دەردەچی گەورەیە یان ئەوی تریان فەقیه لە خوارەوەیە وەکو قازی جێبەجێ دەکا بڕیارەکەی یان وەکو بەنای وەکو نەجاری وەکو حەدادی جێبەجێ دەکا بەڵام ئەو حەدادە کاتێک تێ ئەمە دەڵێن بەڵێ حەداد ئیشەکەی کرد بەڵام حەداد دەڵێەوە خەریتەی مهندسی گوتی ئەو جسترەی دەبی ئەوەندە شیشەی باە ناوێت دوو کەریدی باەتە ناو بینایەتە بڕخێ کەمتریان زیاتر بی ئیسرافە کەمتریش بی ئەوە لەوانەیە تێک بچی وەزعەکە لەبەرەوە بەڕێزان زۆر مهمەوە کەوابی مەبەست لە خوێندنی علمی ئوسوولی فەقه و فەقه چییە بەڕێزان شارەزابین لە بەشە عەمەلیەکە کە بەشێکی یەکجار زۆر لە شەریعەتی ئیسلامە ڕۆژانە ئەمە جێبەجێ دەکەین بە دوو قۆناغ بە قۆناغی یەکەمین بە سوودوەرگرتن لە زەوابط و قەواعیدی ئوسوولی کەوا ئەوە هۆردشتیان طبعا مەبەست لە خوێندنی علمی ئوسوول و علمی فەقه گەیشتن بە حوکمە شەرعیەکانە بە نەتیجەکە ئەوەیە بەڵام سوودی ئوسوول ئەوەیە یاسا دادەنێت سوودی فەقیهیش ئەوەیە بە سوودوەرگرتن لە یاسایەکە دەشتە ناو سەرچاوەکان بەڵگە هەر دەبژێری یەکسەر تێ بڕیار لەسەر دەدا با ئێستەمە بین میسالێک بدەین باشە ئێستا ئەمە دەڵێن نوێژ واجبە باشە بە چ زانیت نوێژ واجبە دەڵێ قورئان دەڵێ باشە قورئان دەڵێ ئەقیموا الصەلاتە مشکیلە نییە بەس لۆ ئەوە کووە ینی گوتی نوێژ بکە لۆ واجب لۆ نەبوو سوننەت جا لێرە تێ ڕادەوەسی یعنی مەسەل خۆمە واجبمانە سوننەتیشە ئەو خوای گەورە وتی ئەقیموا الصەلات یان وئاتوا الزەکاتە لۆ سوننەت نەبوو لۆ واجب بوو لێرە زانایانی علمی ئوسوولی فەقه طبعا بە سوودوەرگرتن لە زوبانی عەرەبی سۆ قورئان و سوننە بە زوبانی عەرەبیە ئایا عەرەبەکان لە نێوان خۆیان کاتێک کە ئەمرێک دەهات لە نێوانیان لەگەڵ یەکدی باسییان دەکرد ئەو ئەمرە دەلالەت لەسەر چی دەدا لە نێوان خۆیان ئەوان لە نێوان خۆیان هەروادە با ئاشنابوون بە زەوابط و مەقاصدی شەریعەتی خوای پەروەردیگار یاسایشان دانا زانانی علمی ئوسوولی فەقه گوتیان الئەمر یفید الوجوب کەواتە ئەسلی ئەمر دەلالە لەسەر چ دەدا لەسەر واجب بوون إلا إذا صرفته قرينة عن ذلك ئەدی باشە ئەگەر وات و لە هەندێک جێگایان پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ وا بکەن بەڵام سوننەتیشە واجب نییە ئەوەی ئەگەر لێ بکۆینەوە ئەوە ئەمرێکی مجەڕەد نییە یعنی ئەمرێکی ڕوود نییە ئەگەر بەس ئەمرێکی ڕوود بایە ئەوە دەبوو واجب بەڵام تەمەشای ئەو فەرمایشتەی خوای پەروەردیگار دەکەین یان پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام باسی کردیە دەلێ ئەوەی بکەن بەڵام لە شوێنێکی تر دەلێ ئەگەر ئەوها بوو یان ئەگەر ئەوها بوو یعنی تەمەشا دەکەین حکمەکەی لە واجبوون دەیتە خوار بەرەو سوننەت دەبە ئەستا تەمەشا ئەگەر ئەقیموا الصەلاتەی بکەین ئەوە ئەمرێکی مجەڕەدە
أمري مجرد عن الرود بقرينة يعني شتي بينا بسرتوا كواتا الصلاة واجبة يعني كوابي فقيهاتيا وتي أصولي أو قاعدة بومدانا وتي الأمر يفيد الوجوب بامن بقرم لناو همو قرآن وهمو حديث كان سن أمر مهيا أمر كان همو كودا كموا حريك ودرباري سدلي همو دلي واجب بلام قاعدة تواوكري هي دلي إلا إذا صرفته قرينة عن ذلك مجر أمرك قرينك هاتبي جا قرينة برزان يعني نشانة علامتك قرينك جاري واد بيلو أنا لنفس آيته يعني نفس حديثة جاري واد بيلو أنا لحديث شريعتية أو مقبراتية زاناخ وهواني نيتو فتوادان دبي أوي بي أو قاعدة دابنتوا دبي آقاداري بهمو آية كان القرآن بي ودبي آقاداريش بلاياني كم بهمو آية كانوا فرمايشتكاني پیغمبر عليه الصلاة والسلام درباري حكم الشرعي عملية كان بي بو همو ليك بدات سوكتو لواني بلي والله آية وادلي وحديث وادلي بلام دا شوين الشتر پیغمبر عليه الصلاة والسلام روني كرديتو آية بكردوي خوي يان بتقريري خوي يان بزاري خوي يان آية شديدة شوين الشتر هاتيا أو آية عكسي أوينية آية كي كمكا كليش ددي هذا أو آية قرينة لبو أو آية كيدك كوابي أمريكي هناي تخواري برو السنة بردية أسن منك بيني لسا أمر كبعد دعاء بلين أو أمر بقرينة بويت السنة أو حديثة حسني كامانا كإمامي أحمد دار القطني بوما الرواية كان لعبد الله كري مزني الرزاق رحمة إخوائي يريد السربيدة فرمي پیغمبر عليه الصلاة والسلام زار شانما لغزايا كايت نوا طبعا سبب ورود حديث كما ليربا تفصيلي بس ما نكرديا كهاتين مجموعات دزنيو جمعنا بو دزنيو جمع أو دين بو بيشي مغرب بو مغرب هشتانك بو دعاء ملابان جدا هشتانك دزنيو جانا ساند بو قوتمان سيب كين اي پیغمبري خوا پیغمبر عليه الصلاة والسلام فرموا يصلوا هات مشاكل قبل المغرب الركعتين لباشا فرموا يصلوا قبل المغرب الركعتين لباشا فرموا يصلوا قبل المغرب الركعتين يعني استا اگر ببي او بي سيزار او تأكيدا يعني او دركع السنتي بيشي مغربي واجبة بلام تمشاهد كين حل دواي او فرموا لمن شاء اوي ديوي اخر اوي ديوي اگر واجبي دبي بلي اوي ديوي نا او شيء اوي ديوي او قرينه او امركي لواجبون برو سنتنا حتى عندك لزانان دلين قرينك او عند بقوته لمن شاء يعني كانما السنه جنيه يعني عندك شتاء قال السنه بهذاك تاكيد هذا خير شيء قوريه على الاقل الاوانيه كيف يخوتها أنا أو يديك يعني وذاك أنما هو دم يهمني حتى لبرو لنا السنة غير مؤكدة طبعا زانا كتير شرع حديث كذا كان لو بيوصل ما يفهموا دليل أسباب ورود حديث زوزر مي مبزاني دليل بيغمبر عليه الصلاة والسلام طبعا أو ها قوتين يجبكان لبرو مجموعة الصحابة ما بندز يجي الناس بواني وتسبكن تواو يعني درك على السنة كبكن بلام أو سنتش أو عندك قورة ومهم وأوانيش نية بس بيشي كان تواو السنة وخلاص لبروش بيونسن بردوام يجنبوا ولا سر سنتي مؤكدة بيونسن بردوام بي بلام أو زار كراية وأنا دزاري كرديت يعني مزار نكراية بوت السنة شي غير مؤكدة كابي برزانها سن مهمة أو بيدا وتريتس قيرينا أوا قوتمان تمشاهد كين أوا بشي كمين علم أصول فقه هم ضوابط قواعده ببي أو ضوابط قواعدنا إما تسلكين إما دستنا وسرساوا كان بشي دوامين سو علم أصول فقه دبابة لخودك دبابة السريشي يك قواعد وضوابط كان يدوامين بلغا شرعية كان بلام أصولي باز لبلغا كان ناكا بلغا لبو بنتوا ناکە باز لە سەرچاوەکان دەکات چۆن تعامل لەگە ئەو سەرچاوانە دەکەی چۆن تعامل لەگە کتاب دەکەی چۆن تعامل لەگە سونە دەکەی لەگەڵ ئیجماع لەگەڵ قیاس ئایا ئەو حەدیسە مینە ئەو حەدیسە ئاحادە حەدیسی ئاحاد ئیش پێ دەکەی یان شروطی هەیە علەمای ئوسوڵ گوتیان دەبی بەپێ ئەو شروطانە بی ئەگەر ئەو شەرتانەی لێهاتە دی ئەو حەدیسە صەحیحە ئەنی کەوابی تو دەبی بێی پێش ئەوە بچینە ئەو حەدیسە و هەڵبژێری یەکسەر باز لەو حکمە دەکا دەبی زارێک بزانم ئەرێ ئەو حەدیسە
يعني حديث صحيح عن صحيحانية شيء دزاني صحيح عن صحيحانية أصولي قواعدي بودانا دبيتو ببين قواعدك أو بسينا ذات مشاركة حتى لبرو إلى الروي الفقهية وزاري وادبي أو عالمك كوملا قاعدة شي لبودانا زياتر لا مجتهد شديكا ببي أو شروطاني زيادة كان زاري وادبي كوملا حديثك لا أو ضعيف دبي لا أو يتر ضعيف نابي كواتا إيش به ناكر لا أو لا أوتين إيش بذكره أوش كذا لي أو درس لمذهب الشافعي أو درسني لمذهب إمام أبو حنيفة يعني أسوى حديثا لا نكاح إلا بولي وشاهدي عدل أسلم برزان حتى أصول نخوني نازل علماء نتسن قوربنا طبعا أو حديثا لا جمهور علماء قال أبو حنيفة نبي حديث إيش الصحيحة يعني بلاني كم دقات درجة حسن وقبول بكري صار سنة بي ما تنكش شذوذ علي نبي خلاص أو شروط حديث الصحيحة ورد جيري أبو حنيفة لبرعوا إلى كوفة جيايا كوفة شوينك بيدا قلت موضوع سك الحديث شويني بلا مصيبته فتنام ولا سردامي أو دلين شويني ساكردني حديث يعني حديث يعني زور ساكد لبرعوا أبو حنيفة لدينداري وتقوى خوي الشروط زور قرصتر كيديا بورجشني حديث يقل شروط كاني زيادة لسر شرط كاني زمور دليل دبيت حديث آحاتا صحيح بالراوي حديثك ببيسوانينا والروش حديثك إجنك هر كاتك ببيسوانينا والروش حديثك إيشي كده مو حديثي بضعيف دادني يقل أنا حديثه دليل كاك أو تسونا وحديثه دليل الراوي أو حديثه دايك من عايشة دايك من عايشة عبد الرحمن براي سفري كردبو خوازبيني بو كتسكي هنايا حفصبو دیارە کچەکەی پێ ڕازی بووە دایکمان عایشە ڕێک ئەو پێی دەدات دەڵێ خۆ نە تەلەفۆن هەبوو نە مۆبایل هەبوو نەوی تروا بوو کوو بەبێ ئەمری ئەو ئیشەی کرد خۆ ئەو بابە ئەو وەلی ئەمرە دایکمان عایشە وەلی ئەمر نییە کەوابی لێرە دەڵێ ئەوە تەواوە معنای مادام ناوەڕۆکەی جێبەجێ نەکرد دایکمان عایشە دیارە حەدیسە ئەو نییە نەیجێڕایتەوە خەلە هەیە لێرە خەلەکەیە نابی أسأل حديثك بين صلى الله إذا ولغ الكلب في إناء أحدكم فاغسلوهن سبعا إحداهن بالتراب أو حديثي بالضعيف دادني لو شو قال لي الرايو حديث أبو هريرة كاتك سق آوي أخوان لشتك بس يزاد يشتوا حفزارنا لو إشي بناو الروش حديثك هنا مقصدم ليه برزان كاتك أو قاعدة دادني أو شرطي لبو إضافة لك للروي فقهية حكم دقوري لمذهب ومذهب يعني واتي نقين وانا اقاداريان بوشتانا نبوة طبعا المجتهديش لبروش بين صلى الله او دزاني خوا وحي لو يقوتيا او بياوانا او بياوا قورانا دوايتو تين هندك بابتها الظنية دبي الرقان بي بدين لبرو فرموي مجتهد اگر اجتهاد بكا كاقيشت بيه بلا اجتهاد هلاي بكا والراز بكا هير ازر شي لقات اگر راز بكا دو ازر اگر هلاي بكا ديك ازر حقيمان دوبونكي بلغكش أهوادا خوازي هسه مثلا هر يق لما مشابكة لو أنا هذاك بلين والله الرأي أبو حنيفة بقوته لو أنا ليش بلين الجمهور بقوته جمهور دلين بابا مرزنية خو صحابة بشر بنا شرنية يعني مثلا معصوم نينا إلا إيش بنا الروش حديث كتاب حديثك الصحيح أبو حنيفة دلين راسه بلام دايما راسه معصوم نينا بلام زور زعمته وأستمى يقلب بلاي الصحابة بي حديثك بشرطه بخو جيب زينك حديثك دلي عقل تقبلناك يعني هورد لا تمشادك ما شاء الله يعني قصة كان يا نبي ترى ادي باش ابو حنيفه برو شيء دسي لبو مساله ولي امر كذا لي واجبنيه دلي ايات القران ايش بهم دلي اماجيك بيدا كذا لي واجبنيه او ايات السيا خويا ورد فرمي وابتلوا اليتامى حتى اذا بلغوا النكاح فان انستم منهم رشدا فادفعوا اليهم اموالهم خوای پەروەردیگار دەفەرمێ ئێوە سەرپەرشتیاری مالی یەتیم بن پارەکە نەدەن دەستیان لەبەر بەرژەوەندی مەسلحەتی ئەوانە بەڵام پارەکە لە ئەسڵەوە ئێوانە وردە تاقییان بکەنەوە هەتا گەیشتە حەدی بلوغ ئەگەر زانیتان لە دوای حەدی بلوغ بوون بە گەنجێکی چاک ڕێک و پێک خاوەن عەقڵ زەوێ و قازاجێ خۆی لێک زیادە کردەوە پارەکان تەسلیم بکەن جا ئەبوو حەنیفە دەفەرمێ باشە خوای گەورە دەفەرمێ ئەگەر ئینسان گەیشتە حەدی بلوغ پارەکەی تەسلیمی بکەوە باشە ئەولاتر نییە نەفس لە پارە چۆن دەبی نەفسی ئینسان لە دەست وەلی ئەمری بی مادام بوو بالغ
ئەوە سەرچاوەکمان دەبێت قیاس. ئەسڵەن لێرە دەلێ بە قیاس الئەولا دەبی ئێمە نەفسی تەسلیمی صاحبی بکەینەوە، هەتا منداڵە تەواوە با ئەمە بە شووی بدەین، با شووی نەکا سەر بخۆ، بەڵام مادام بوو بالغ قورئان دەلێ پارەی بدە دەستی. چۆن دەبی نەفسی نەدەینە دەستی؟ خۆ عەبدی مەنیە. مادام ئەم حەدیسەکەم بە زەعیف دانا و تەعارضی نەکردەوە قورئانیش پات پشتمە، قورئان بە قیاس دەتوانم بڵێم دەلێ واجب نییە. ئەوە ئەم نمونانە دەین بۆ ئەوە بزانین یعنی شتەکە ئەوەندە هاسان نییە. لەبەرەوە ئیمامی عومەر قسەیشی زۆر جوانیەیە، دەفەرمێت تەماشای خەڵک بکەن. هەر ئینسانە خۆی پێ زانا و عالم بە ئەوە نیشانەوە هیچ نازانی. لۆ چونکە ئەوە لەگەڵ زانایان نەژیە، ئەوە عالم نییە. چونکە ئینسان هەر کاتێک چوو ناو ژیانی عالمان ئەو کاتی هەر خۆی لەبەر دلی دەبێزیە، هەر نازانی چییە بخۆی. بەڵام هەر کاتێک کوتەیبەشی خوێندبەوە وا تێگەیشت عیلم و دنیا هەموو ئەوەیە یەکسەر دەڵێ هم ڕیزال و نەحن ڕیزال، ئەوان پیاو و نەش پیاو. بەڵام ئەگەر چێ ناو ژیانی وانە و ئەو شتانەی ئەوە خوێندیتیانەوە بارتە نەبی دوای ئەو شتە وردانە لۆتان دەخوینمەوە، یعنی نییە دەڵێن ئەوانە چۆن یعنی ئەو شتانیان کردیە. ئەچەندەوە هەم مقەدیمەیە، بەس پێم خۆشە مقەدیمە ناوەڕۆشی هەموو بابەتەکەیە لەسەر ڕابووە سینەندەک. یعنی ئێستا هەر ئەو ئاەتەی خوێنمەوە لۆتان والمطلقات يتربصن بأنفسهن ثلاثة قروء. عدەی ئافرەتی تەلاقدرا سێ قوڕە. بڕۆ قوڕئی لێدە لە زبانی عەرەبی لە لەفزە هاوبەشەکانە بە دوو واتە هاتیە، بە واتای طهری شاتیە، بە واتای حەیزی شاتیە. جا تۆ ئەگەر بە حەیز عەسێ بکەی عیدەکە جیایە لەگەڵ ئەوەی بە طهر عەسێ بکەی. بڵێ باو ئافرەتە سێ پاشی دابنیشی، یان بڵێ ئەو ئافرەتە سێ حەیز دابنیشی. ئەستا بە وردی لە بۆتان دوا خۆتان تەماشاکەن. لۆتان باسکەم فعلەن جیاوازیەیە. ئێدێ باشە لە زبانی عەرەبیش قوڕە بەهۆر دکاتیە. ئینجا ئێستا ئێمە بە حەیز عەسێ بکەینان بە طهر. شافعی بە طهر عەسێ دەکا. ئەبوو حەنیفە بە حەیز عەسێ دەکا. یعنی ئەگەر بین تەماشا بکەین لۆتان باسکەم بڵێم وەڵای بەلگەی شافعی ئەوەیە، کورە دەلێ شافعی سەتا سەد ڕاست. بڵێم بەلگەی ئەبوو حەنیفەی ئەوەیە، هەر بە بەس بە بەلگە عەقلیەکان وەڵای دەلێن ئەبوو حەنیفە ڕاست. بۆ ئەوەی هەر دەردەشێک بکەین خۆش بە لەو شتانە بۆی بزانین ئەوانە چەند گەورە بوونە. ئیمامی شافعی دەفەرمێ ئەوەی بە طهر دادنین، لۆ بە طهر دادنین. دەلێت خوای گەورە دەفەرمێ ثلاثة قروء، ثلاثة مؤنثة. لە زبانی عەرەبی قانونێکمانەیە، قاعیدەکمانەیە، ژمارە لە سێ تا نۆ ژمارە مخالفەی معدود دەکا، عەدەد مخالفەی معدود دەکا. یعنی ئەگەر ژمارەکە مؤنث بی دەبی معدودەکە مذەکەر بی، ئەگەر ژمارەکە مذەکەر بی دەبی معدودەکە چ بی؟ مؤنث بی. دەلێ ئەگەرمە بە حەیز دانین حەیز مؤنثە، ثلاثەش مؤنثە نابی. ئەو مخالفەی زبانی عەرەبیە. ئەو قورئانیش بە زبانی عەرەبی هاتێت. چۆن دەبی تو مخالفەی کەلامی خوا بکەی لە تەذکیر و تەئنیثەوە؟ ناکرێت. لەبەرەوە دەلێ من بە چ دادێن؟ بە طهر. ئەبوو حەنیفە چ دەلێت؟ ئەبوو حەنیفە دەلێت ثلاثە ژمارەیە. ژمارە ئەگەر باز لە هەر بابەتێک بکە نابی ئەو بابەتە لەو ژمارەی نە کەمتر بی نە زۆرتر بی. یعنی تو ئێستا بڵێ سێ گلاس ئاوم خوارد، ئەگەر دوو نیوت خواردبی درۆیە یان نا؟ وانییە؟ باشە ئەگەر سێ و نیوت خوارد ڕاستە بڵێ سێ گلازم خوارد؟ وایان وانییە؟ نابی. باشە دەلێ خوای گەورە دەلێ سێ وەرە بە طهر دابنین، قەت نابتە سێ طهر، یان زیاتر دەبی یا کەمتر دەبی. چۆن زیاتر دەبی یان کەمتر دەبی؟ دەلێ لە سونەت وایە ژن لە ناو طهر تەلاق بدرێ. جا دەلێ باشە ئەو طهرەی کە ژن لە ناو تەلاق دەرا بە عیدەی عەسێ دەکەی یان نا؟ خۆ دوێ لەوانەیە پاک بیتەوە، ئەکەواتە ڕۆژێک چووە، نییە ڕۆژێک لێ کەم بووە. جا دەلێ ئەگەر حەسابی نەکەی لەو لای سەیدی کامل عەسێ بکەی ئەوە بوو سێ و ئەوەندە. ئەگەر حەسابیشی بکەی لەو لای دەبی دوانان بینی، وانییە؟ بوو چەند؟ بوو دوو ئەوەندە. دەبی خوای گەورە بڵێ سێ ئەوە و لە عینی کاتە دوو نیو بی. ڕێی ئەبوو حەنیفەتان چۆ بێن؟ قسەکەی زۆر بەقووەتە. ناکرێت دەلێ ژمارە لە ئەلفاظی قەطعیە خاصە، شتی خاص بی نابی. مستحیلە ئێستا کە دەڵێ 100 جەلدە دەبی بکەی 91، دەبی بکەی 101، شتی وانییە.
ژمارە بەزە بدەبێ خۆی ئەدە وەڵا بە تۆهۆر دابنێن وەکو یەک دەرناچی بەڵام بە حەیز دابنێ ئەوم نیز مشکلەم نیە دەمە تۆڕە عەسب ناکەم چون گوتم حەیز باو حەیزەی ببنی بڕا تۆهۆرەی دیش بێ حەیزەی دیش ببنی بڕا تۆهۆرەی دیش بێ حەیزەی دیش بنی بڕا تۆهۆرەی با خۆی مێرد بکاتەوە ئەوە لە لای من سێ حەیزی تەواو بینی و ثەلاثەش موافقی سێ حەیزانە ئێستا زانیمان ئەوان چینەوە مەچینە ئەوە شتێکی زۆر بەسیط لەوەی کەوا بزانین یعنی کە فەقیه تێ ئیشەکە ئەوانی نییە ئاەتەکەی هەڵبژێرە و ئەوە ئەو هەیە بە کەیفی خۆت قسان لێ بکە ئەو هیچ ئەمە هەمان دەزانی لە هەندە ئاەت هەیە هەموو خەڵک دەزانی ئەوە چیە درۆی نەکەو نەزەر نەکەوە بەڵام بە کەدەبتە حکومە شەرعیەکان بە تایبەتی کەوازەنیبی زۆر مشکلەیە فەواید علمی ئوسولی فقهم لێرە دە قازانجم نووسیە هیچ باز ناکەم وا بزەمەرەوەدەی باسم کرد بە خۆتان زانین چەند بە قازانجە ئێستا دوای ئەوە بخوینەوە دەزان چەند بە قازانجە علمی ئوسولی فقه کەی پەیدا بووە بقناعتين قول لبيشي علمي أصول بيدا بوان لدواي لبيشي علمي فقه بيدا بوان لدواي علمي فقه هم دليل لدواي سكا حقتنا بزاهرية كأوش لو دانري علمي أصول فقه كمشهورة للايمان وكاد قال زاد بيستين دليل إمام الشافعية أدي خو بلام نيوجو الرجوع زكاة وحاج هذا سردمي بيغمبر أبو عليه الصلاة والسلام كاتا أصول كوتا باش فقي بلام دبي مهندس خريطي دواي بنا ونزاري دابنتوا سقازان زي أوديكيا نخير برزان أصول بيشي فقه يعني الأصول هل سردمي بيغمبر أبو عليه الصلاة والسلام بلام أو مجتهداني لا سردمي بيغمبر أبو عليه الصلاة والسلام حتى بيغمبر إخوة أبو بيغمبر عليه الصلاة والسلام وتسيبلته أوه بلام دواء أو مجتهدانا أو ضوابط وقواعدانا نمو لبيغمبر ورقشتبو عليه الصلاة والسلام هم لبريان بو أوان هم مهندس يجبون هم وسايكش بون زي أساقر يك مهندس بي بخوت سبيو يزكا بخريتك يداني مهندس زكا لميشتي يكسرت زي بزيدك لبر أوا حتى سردمي إمام الشافعي أو مجتهد قورانا همو ياك بسيارك اللي ذكرت هر راستو خو وڵامیان دەداوە کە وڵامیان دەداوە گە پرسیار لێ بکدا بدە ئەدی چ لەو ئاەتەی دەکەی یەکسەر قاعیدەکەی لە بۆ دەگۆ مەسەل بۆ نمونە ئەو دوو ئاەتەی ئەو ئاەتەی بخوینەوە دەربارەی عیدەی ئافرەتەکەوە مێردی بمری لە شوێنێک کە بڵین ئافرەتێک حامیلە بی ئینجا مێردی بمری لە شوێنە خوای گەورە دەفەرمێ وەئولات الأحمال أجلهن أن يضعن حملهن وانیە هەتا حمل دانەوە عیدەیتی لە شوێنەشی خوای گەورە دەفەرمێ والذین طبعا الذين اسم موصولة اسم موصول للألفاظ عموما يعني دلالة لسر عام ده فرمي والذين يعني همو جنك يتوفون منكم ويذرون أزواجا يتربصن بأنفسهن 4 أشهر و10 عدي آفرت كمير دي بمري صار مانجو درج لا آتكيدش ده فرمي سيا يضعن حمله وانت حمله كيدابني ايش بكامي يبكين بسيارا لا عبد الله كوري مسعود كد بوي بزانين أوانە سنة وتي إيش با وأولاة الأحمال أجلهن يضعن حملهن دكين كان بو فرموي أو آياتا لدواي آياتا كي تردا بزيا أما قاعدك ما نشاء النص اللاحق ينسخ النص السابق دو دق ما نقهبو لما يجو تاريخ أجل نتواني جمع توفيق بكي لنيوانيان أوي لدواي ويتاد أوي بيشتر نسخ دكا أولا لا حنفية كان بيدو نسخ جزئي جمهور علماء ذكر حنفية كان أولا وشديان لنايا دلين آياتي والذين يتوفون منكم آيات عامة تشكبا اسم موصولاتها دلالة لسر عام ددا دواي أو أخوة يورا ببرجوان دي مصلحتي زانية مثل أو آيات تخصيص بك هندا تشين لدر بك زایەک لەو چینانەی کە لێی دەری کردیە کێیە ئەوانەی کەوا حەملیان هەیە کەواتە بابەتێکوانەیە لە علمی ئوسولی فقه پێ دەڵێن عام و خاص ئەوە عامە ئەوە جا لە بۆ هەموو خەڵک تێ زۆر دەرەن بڕیارێک دەدرێت دەڵێ بەیانی ئەوەی نێن هەمووتان ساقط دەبن امتحانتان هەیە ئەو بڕیارە عامەوە نییە بەڵام یەکە لەستەوە دەڵێ مامۆستا داوای لێ بردون دەکەم بەخوا نازانم دونێ سوبەی چیم هەیە کە مامۆستا بیر دەکاتەوە ئەو عیلاج قەت نییە دەڵێ ئەتوو ئیسیسنای
لۆ توش ئەوە چی کرد تەخسیسی کرد تەماشاکە ئەوە زەلێرە ئەوان دەڵێن نا ئەوە ئاەتی یەکەمەکە عامە ئەویدی خاصە و تەخسیسی کرد تەخسیس العموممانەیە بۆ ئەوی لەو ئیشکالە دەربچین مەبەستم لێ بەڕێزان یعنی علمی ئوسولی فەقه هەل لە سەرەتاوە لە پێش علمی ئوسولی فەقه بووە بەڵام ئەو زانا گەورانە لەبەریان بووە هەر مجتەهیدەکان هەم ئوسولیش بوونە هەم فەقیهیش بوونە هەتا دەکاتە سەردەمی ئیمامی شافعی طبعا لە سەردەمی ئیمامی شافعی وردە کە دوور دەکەینەوە لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام مسلمانان خەڵک زۆر دەبێت بە مسلمان تەقوای و دینداری وەکو جاران نامینێ هەر یەکە لەوانەیە تەعەسوبی لە بۆ ڕێی خۆی دەبی عالمێکی گەورەمانەیە بەنای عەبدوڕەحمانی کوڕی مەهدی ڕەزا و ڕەحمەتی خۆی گەورە لەسەر بێت لە منتیقەی ئەو لە شوێنی ئەو بینی خەریکە هەندێک لە زانایان هەر یەکە و ڕەیەک دەلێ دەربارەی بابەتێک و لە دی خۆشی دەبات ئەوەیە خۆی پێدروستە وەکو سەردەمە ئەو دیە خۆی پێدروستە هەرچەندە تەسکیرانی کرد دادی نەدا وەڵڵاهی ئەو عیلمە ئوسوولەیە دەبی لەمەودا بنووسرێتەوە لەسەر کتێب تاوەکو زیاتر ئەو خەڵکەی لە فتوای زۆرا و زۆر زیا بکاتەوە یعنی بپارێزی لەبەر ئەوە بیری کردەوە گوتی شێ مایە لەو سەلەف و ساڵحە بە قووەتانەی کە ئەو عیلمەی هەموو لەبەربی وەڵڵا کەس لە ئیمامی شافعی بە قووەتر نەمایە لەو سەردەمەی تەبان ئەو شتەیە دروست بووە لەبەرەوە یەک کۆمە لە پرسیار دەنووسیلەوە ئیمامی شافعی تیا شافعی ئەو خەڵکە ئەوهای بەسەراتیە ومێدەوارم ئەو قەواعیدە ئوسولیانەی کەوا لە ناو دڵتدایە لە ئەو پرسیارانەمان بۆ حەل کە بەپێی ئەو قەواعیدانە چۆن چارەسەر دەکرێت چۆن حەل دەکرێت ئەو مشکلەیە کە ئیمامی شافعی نامەکەی لە بۆ هات وەکو فەرز و کیفایە زانی زۆر خەتەرە و زۆر میمە جگە لە وەڵامدانەوەی ئەو پرسیارانە بە زەوابت و قەواعیدە ئوسولیانە کۆمەلە قەواعیدی کەیش دیشی نووسی ڕەدی نامەکەی چی داوە عەبدوڕەحمانی کوڕی مادی داوە لەبەرەوە بوو کتابێک ناویان لێنا ئەڕیسالە ئێستا زانین تا کتابی ڕیسالە یەکەم کتابی علمی ئوسولی فقه لۆ ناوی لێنرایە ڕیسالە لەبەرەوە ڕیسالەی عەبدوڕەحمانی کوڕی مادی بەوەی وەڵامی ڕیسالەکەی داوە اینجا لە دوای ئەو فعلا علەما هەلستان ئیمامی ئەحمەدیش مەسەل كتابشي دانا بناوي طاعة الرسول كتابشي دانا بناوي الناسخ والمنسوخ بناوي العلل وردا لها علم مكان أصول دانرا زاو أصول حديثة أو أصول تفسيرة أو أصول مثل نحوة أو أصول فقه حموي بوشي وازتها وكو زياتر أو زانانا لو مشكلانا رزقار بكن آخر تورا برزان لمقدمة أو كزياتر بخنين علمي أصول طبعا هو علمي أصول فقه كواتا زاني من دوايا وبازكين بشي أخيرا كنا والركا تسند أوديها مذهبها لعلم أصول فقه طبعا لحقيقة الراسدة علم أصول فقه بخوي يك منهجا يك مسلكا أوش مسلكا هم ما دزانين أصل ويا قواعد كان دابنري أو بلي قاعدة إن زهريك خوي بفقيه ومجتهد دزاني بيت مشاء أو قاعدانه بكا بجيري أو قاعدانه بشتناو سرساو كانوا بالريار بدا كوابي أجر علمي أصولي فقه دوي علمي أصولي فقه حقوانية هيج نمونه وشتي لناوبي هالقاعدة الأمر يفيد الوجوب إلا إذا صرفته قرية عن ذلك النهي يفيد الوجوب وهي يعني تاو إنما لا يتم الواجب إلا به فهو واجب يعني قاعدة هربون يسريتو تاو لو خوي فقيهة كا أجر ديويت فقيهة فتوى ده لسشد بجراء وقواعدنا بشتنا كتاب السنة لبوشتن ويكانيش بريار بدا أو أصلي منهجي علم أصول فقه طبعا أصل وش إمام الشافعي ككتابكين يسي أو هاي نسيه بشي هر زوري بابدم علماء هر بوشي وازا علم أصول فقهية نسيا كتابي عمدة لو بارانا زورا مثلا كتابك معناه بنايا العمدة للقاضي عبد الجبار المعتزلي كتابك شدي معناه بنايا البرهان لإمام الحرمين الجويني هروال بابي مستصفى إمام غزالي محصولي فخر الدين الرازي إحكامي آمدي أو أنا هم لسر أو أساسا نسرانا الرقاء شدي معناه أو الرقاء بيدا قلتري طريقة المتكلمين الرقاء شدي معناه برزان بيدا قلتري طريقة الحنفية الرقاء حنفية كان زيان لو أو سي مذهبي أو الرقاء قلتيها طبعا أو سي مذهبي لو أو سي الرقاء قلتيها أو الرقاء قلتيها قدر وارك أوتيها هر سي إمام قتابي ما مستايق بنا
ئیمامی مالیک مامۆستای ئیمامی شافعی بووە، ئیمامی شافعیش مامۆستای ئیمامی ئەحمەد بووە. ئەوانە هەرسێکیان لە قوتابخانەك بۆ نەپێیانەوە قوتابخانەی حەدیث، مە دوو قوتابخانەمانەیە. بەڵام ئەبوو حەنیفە لە قوتابخانەیەکی جیاوازە، ئەوە مەزالەبی دەرفەتەبی ئەوە بەبیترە، ینی مەدارس الفقهاء بابەتێکی سەر بەخۆیە. ئەبوو حەنیفە قەدەر وار ڕێکەوتیە بە حوکمی ئەوەی قوتابخانەی تایبەتی خۆی هەبووە. عولەما موجتەهیدەکانی مەزهەبی ئەو نانویسیە بەسەر ڕێگای ئەوانی دی بڕۆن، وتیان باشە خۆمەش ئیمامی خۆمانەیە، زەوابت و قەواعیدی خۆی هەیە. بەڵام قەدەر وار ڕێکەوت ئیمامی ئەبوو حەنیفە لەبەر ئەوە لەو سێ ئیمامەی هەمیان لە پێشترە، تاکە ئیمامەکە زانایان دەڵێن تابعیە، هەرچەندێک دەڵێن تابعی تابعیە، ئەوانی هەرسێک بە تەئکید هەرسێکیان تابعی تابعینە. بەڵام ئەو نەخێر مەزانایان دەڵێن کۆمەلە سەحابەیشی بینیە لەبەرەوە تابعیە، تابعی تابعی نییە. جا ئەو لە سەردەمی ئەو قەواعیدەکانی نەنووسیە، بەڵام ئەو چی هەیە؟ فەتاوایەکانی هەیە. علەمای مەزهەبی ئەویش گوتیانێ باشە خۆ ئەمەستا ئێمەش قەواعیدی خۆی هەیە، ئێمە چی بکەین باشە؟ وەڵامە ناچین لەسەر ڕێگای ئەوانی دیکە، چونکە ئەگەر لەسەر ڕێگای ئەوانی دی بڕۆین هەر فتوای ئیمامەکەی خۆمان لە بەشی شێ بە خەلەت وەردەگیرێ. هەروەکو ئەو قاعیدەی لە بۆتانم باس کرد، مەسەل قەزێ قورئە، قەزێ مەسەل وەرگشتنی حەدیسی ئاحادە. گوتیان عیلاج چییە؟ طەبعاً ئەوانە زۆر زیرەک بوون. گوتیان عیلاج ئەوەیە با بین لە فقهەکەی ئیمامی ئەبوو حەنیفە قاعیدەکان دەربینین، یعنی عەکسکەینەوە، کوم بڵێین ئەو بینایەتە خەریتەکەی بزر ببی، کۆمەلە کەسانێک بێ بەلە بێ ئەو بینایەتەی با پارچە پارچە هەڵوەشێینەوە، ئەو کاتی بگەڕێینەوە سەر قاعیدەکەی. ئەوەندە شیشەدان دەرا، ئەوە لەبەر ئەوەیە چکە ئەوەندە قووەتەکە وایە وا بۆ لەبەر ئەو قاعیدەی ئەو هەبووە، ئەوەندە شیشەدان درایە. تەما ئەوەی شیشی زۆر زەحمەتەوە نییە، تۆ هەر بێی هەر مەسئلە وەرگری لۆ ئەو بڕیارەیدا لۆ ئەو فتوایدا پشتی بەس بەستایە وەرەوە سەر قەواعیدەکان. طبعاً ئەوانی شارەزا بوونە. میسالێک بینین بۆی بزانین چەند ماندوو بوونە. مەسەل یەک لەو شتانە قاعیدەکمان هەیە، دەڵێت المشترك لا يعم إلا إذا كان بعد النفي فيعم. أو قاعدة لسدرينا لما زب إمام أبو حنيفة. طبعا دليل قرانا ناو اجتهادات إمام أبو حنيفة. أما وشك معناه للزبان العربي وشك هاوبشة. طبعا وشك هاوبش ما زورة. يقلوا وشانا بيدرين مولا. وشي مولا بالرزان طبعا لا أصلا بشتو بناتي مولا ناصر. بەڵام لە زبانی عەرەبی مەولا بە دوو کەس دەگوترێ، بە معتیق و بە معتەق دەگوترێ. بەوەی عەبدی ئازاد کردیە، بەوەی ئازاد کراوە. یعنی هەم بە بیلالیش دەگوترێ، هەم بە ئەبوبەکر سەدیقیش دەگوترێ، خۆیان لێ ڕازی بی. هاتن گوتیان تەماشا کرد لە فتوای ئیمامی ئەبوو حەنیفە دەڵێ ئەگەر وەهاتوو یەک وەسیەتی کرد، گوتی مەسەل بڵێن بۆ نمونە نەفەرێک هەبوو، ئەو نەفەرە هەم عەبدیشی ئازاد کردبوو، هەم ئەوش ئازاد کراو بوو کاتی خۆی. مەسەل بیلالیش یەکیشی ئازاد کرابی، بیلال وەسیەتێکی بکە خوای لە ڕازی بی، بڵێ من ئەگەر مردم ئەو پارەی من بدەنە مەولای من. باشە پارەکەی بدەینە کامان؟ بدەینە معتیقەکەی یان بدەینە معتەقەکەی؟ مەولا شۆرد و معنای دەگرتەوە. ئەبوو حەنیفە دەڵێ ئەگەر بیلال دیاری نەکردبوو وەسیەتەکە باتڵە. لۆ چگە دەڵێت لەفزی هاوبەش دەبی ئیلا بگەی نەتیجە، دەبی دەلالەت لەسەر یەکەشیان بدە، دەبی ئیجتیهاد بکەی بگەی یەک. مادام نەگەیشتێ ئەوە باتڵە. لەبەرەوە دەفەرمێ ئەو وەسیەتە واسەکە باتڵە. گوتیان باشە بەجێرەی ئەو قسەی ئەفتوای ئەبوو حەنیفە با قاعیدەی شێدانی دەڵێن المشترك لا يعم. مشترك چییە؟ گشتی نییە، گشتێکی گشتی ناگرتەوە، لە هەردوولایان ناگرتەوە. ئەو جارەی چوینە نا هەندە مەسایلی دی ئەبوو حەنیفەی دەڵێت ئەگەر یەک بڵێ وەڵڵاهی قسە لەگەڵ مەولای خۆم ناکەم، دوای ئەوە دەڵێ قسەی لەگەڵ کامەیان کرد سوندی لێ دەکەوی. باشە لەو لای گوتی وەسیەتەکە بەتالە، لێرە دەڵێ قسەی لەگەڵ کامەیان بکە سوندی لێ دەکەوی. علەمان هاتن گوتیان ئەوە چییە بگەڕێنی ئەڵڵا. طبعاً ئەوە دەزان چۆنە، ئەوە لە زبانی عەرەبی شارەزان. وتی یەکەم ئیثبات بوو، یە دووەم نەفیە. نەفی دائیمەن هەموو دەگرتەوە بەڕێزان. إذا أمرتكم بشيء فأتوا به ما استطعتم وإذا نهيتكم عن شيء
فاجتنبوه ويان ونية. يعني مثل كابرا دليل أجا أمر بيت كده بشتغل بقدر توانات بينا بكا أجر نهيلت كرد دلالة السروي دلالة بقدر توانات خلق ونحي دوركا اشتواها بلا قيد غيبتك مشكلة نية بلام دروي كينك اشتواني نية بلام أجر بلا نيوجي بك الزكاة صدقي بك ببيتو أنا كيف خوته شان بيذكري وانية زال برا قلت أنا بدي إثباته يعم بلام لا يعم بلام نفي يعم لبرا قلت أنا المشترك لا يعم إلا إذا كان بعد النفي زاني كانت شون قاعداني نتوه إيشان أسان بوان زعمت بوا بياو نبونا يعني إيشكا أيوتني بوشي وازي همو أو فتاوى أبو حنيفة ومذهبي أبو حنيفة قواعد أصولية لو دانا كتب أصولي شانا زال بروا أصولي فقه أبو حنفية كان تكلاوة فقه أصول لقليكا بلكو فقه كقل ذاتي قاعدة أصولي كي لسر دادنين دواي باشا هندق لدواي وان هاتن أريوت يا باشا ما كام أصولي بخونين باشا لسه كام رقا كان والله أقل سر رقاي طبعا كتير هي لو باري حنفية كان تمشاهد كاين طبعا سر مذهبي كمن متكلمين إمام الشافعية أو أبو منصور ماتريدية أو حنفية كان كتابي مثل أصول فقه جساسة تميدي فصولها يا سرخسي أصول فخر الإسلام بزدوية لو مذهبه دعاء وانا برزان مجموعة علماء كاتن قلت يان باشا اگر طلبة بين بلين درسي بخوين مدرسة كام رقا بروين باشا تيان والله اقل سر رقاي سي مذهب كيدي بتسين بخوا كز لأصول تيناقا يعني من اسك أصول تان لو شرع كان نمونا كان نينم زعمته ونيا بس قاعدة كيبين هذه ما هو سكايا مثالك ما لو بين الزعم النبي اي قلت يان والله اقل سر مذهب حنفية كانش بتسين نازل او فقهان اصولها مو تكلاوه قلت يا مليو نين دليكسيان لخوني شينين الرقاي شنو يبدو سنوا الرقاي نويكسيا قلت يا الجمع بين الطريقتين بقى ما بين هوردو الرقاي ليك بدين اصولك لدانين او دو الرقاي شون لسر رأي متكلمين اول ذا قاعدة كان دانين او اندوش شجنبي نمونا نينين لبو هر قاعدة شن نمونا شجبيني دا تيبغن الجمع بين الطريقتين طبعا أو لمتأخرين أو عندنا دواء أو يعني طبعا أو للصدي حفتي كوتسي أو دانرا لبر وقت مشايبكين أو كتاباني لو سردم تأليف كرايا كام كتاب هاد بجيري برزان إلا كو كراوي دوسي كتابي مذهب كان يعني هاتنا كتاب شي حنبلية كان يعني ايش حنفية كان ايش شافعية كان ايش مثلا مالكية كان يعني ليش عندها أو كتابان لي دروس كيديا استيق لو كتاباني كزور معتبر لنا وملان جمع الجوامع لبرو أوايا يعني الجمع بين الطريقتين إمام السبكي هاتيا حموي بيكا وكو كرديتوا بل كل همو مذهب كان هندشي زياتري شنا صد كتابي هنايا الحموي ليك دا والأخيرية أو جمع جوامع دانا لبرو فعلا كتابي شي معتبرة زانا لا خوناغي كوتاي داخلين طبعا لو أودي شيء لو مذهب كتاب زورة بديع النظام معناه جامع بين كتابي البزدوي والأحكام لأحمد الساعاتي تلويع معناه لسعد الدين التفتازاني كسي كتابي كوكريتا وأصولي بزدوي حنفي محصولي الرازي شافعي منتهى السؤال أمل مختصري بن حازمي مالكي أو أنا همي وترن طبعا لو كتبي معاصر دائما معاصرة كان ككتبي علمي أصول فقه دنيسن سطع النواتيان لسا رجاي سيمكا أو كتابية كلا بردس مانش سهروايا الجمع بين الطريقتين آخر رجاء بالرزان أو تأخير أو الرجاء هاد طبعا أو لصدي بابلين هشتي كوسياد إمام الشيجورا بيدابو بناوي إمام الشاطبي الرزاق رحمتي خايا وريد السربي تم شايكر قلت والله أمن دلم أصول أصل وايا لسري قاعدة دابن لي كإسلام يجلبو أو قاعدة هاتية دليل لأصل إسلام بو تاتيا بو أويا هرشتك لبرجواندي ومصلحتي خلق ببنت دي هرشتك يجلا زيان بخش بي لبرجواندي خلق نبي لاي ببا أوش بيدا قلت لسه مقاصد الشريعة لبروا أمان يكوم لقاعدة والرسالة هذا نيموا دبي هرف توايق بدري هذا يان لبرجواندي مصلحتي خلق بي يان زيانك لسه خلق داب
بەڕێی ئەو علەمای پێشتر تەمان باسی مەقاسیدی شەرعیان کردیە، بەڵام مەقاسیدی شەرعیان کردیتە بەشێک لە عیلمی ئوسولی فقه. ئەو گوتی نا من دەڵێم مەقاسیدی شەرعی دەبی هەموو بەشبی لە ئوسولی فقه، یعنی دەبی هەموو قەواعیدەکان هەموو فتوایەکان لە ژێرەوە دەربچی. طبعا ئەوە لەبەرەوە هەرچەندە مالیکی مەذهبە، بەڵام لە مەغریبی العەرەبی زیاتر دەرسووە. گە ملاحەزە بکەین ئێستا حتا فقهی منطقەی مەغریبی عەرەبی کرایەوەترە تا منطقەی جەزیرەی عەرەبی و لای ئێنەمە. لۆ چگە زۆرتر مەقاسیدینە، يعني حتى علماء مقاصد زورت النوام بيداون ابن عاشور حتى احمد الريسوني، يعني حلو علماء معاصراني استشتين واني لسه مقاصد انسجات اللي اوان متاثر بمذهبي امام الشاطبي لموافقات كوتا قسم برزان برو كوتايات ان شاء الله لدرس داتو دستنا وبابتي علم اصول فقه. علم اصول فقه خوي لخويا وكو باسم كرد دو بابد لخو دغرتوا بلغ كان لقال قواعد كان ئەوە پێی دەگوترێ حەقیقەتەن ئەو دوو بەشەیە، بەڵام بە ئیلحاق و ملحەقەنیش دوو بەشیان لە خۆ دەگرتەوە. بەشێکی حکمە شەرعیە عەمەلیەکان پێویستی بە هەندە زەوابت و قەواعیدە لە بۆی دابنرێ، بەشێکیش چێیە هەڵدەستی بەوەی کەوا ئەو زەوابت و قەواعیدانە دابنێ. طبعا ئەوە مجتەهیدە، جا مجتەهید پێویست دەکات کەرستەی پێبی، ئایا ئیجتیهاد چییە، ئایا ئەوەی نەگەیشتوویە پلە ئیجتیهاد دەبی تەقلید بکە، تەقلید چۆنە، بە چ شێوازەکە. ئەوە کەواتە دەبتە چەند بەش عیلمی ئوسولی فقه؟ دەبتە چار بەش. بەشی یەکەم حکمە شەرعیەکانە کەوە مەقسەد و مەبەستەکەیە، بەڵام بە شێوازی قەواعید و زەوابتەکانی حەلال و حەرام و واجب و سونەت باز دەکەین. بەشی دووەم سەرچاوەکانە، بەشی سێمینیش قەواعیدە ئوسولی و لوغەوی و شەرعیەکانە، بەشی چارەم و کۆتاییەکەش باز لە ئیجتیهاد و زیاتر مەقاسد و هەروە لە با بڵێم تەقلید و بەو ناسخ و مەنسوخ و ئەو بابەتانە باز دەکەین بە حەول و قووەتی خوای پەروەردیگار. وآخر دعوانا الحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين.